ئەم کاتت باش کاک جەبار لە ئێستادا هاوکاریە سەربازەکانی هێزی هاوپەیمانان بۆ پێشمەرگە لە چه ئاستێکدایە؟ شەو باش دیارە هاوکارەکانی هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگای کوردستان لە دوای دامەزراندنی هاوپەیمانەتی نێونەتەوەی دژی لە شار دژی داعش لە مانگی هەشتی 2014 دەستی پێ کردووە. یارمەتیەکانیان با چەند شێوەیەکە جۆری لە یارمەتیەکانیان ئەوەیە پشتیوانی ئاسمانیە لەلایەن بڵێن فڕۆکەکانی هاوپەیمانان هەم چاودێری ناوچەکانی شەڕگەکان دەکەن، هەم بۆردمانی بنکە و بارەگاکانی داعش دەکەن، هەم هاوکاریمان دەکەن لە کاتی پرۆسەی سەربازی یان لە کاتی هێرشێکی کە لەلایەن تیرۆریستانی داعش بۆ سەرهێڵی بەرگەریەکرێ. جگەل لەوەش مەشقکاری زیاتر لە 12 دەوڵەتی هاوپەیمان هەیە لە هەرێمی کوردستان بەردەوام مەشق بە هێزەکانی پێشمەرگە دەکەن لە هەموو ناوەندەکانی مەشق و لەسەر هەموو جۆرەکانی مەشق. جگەل لەوەش هاوکاریەکان مەشقیش هاوکاری پشتیوانی ناردنی کۆمەکی چەک و تەقەمەنی کە بەردەوام بۆ بەڵام ماوەیەک بوو هەندێک وڵاتی هاوپەیمان ینی ئەوانەیە کۆمەک بەخشەکان ئامادەکاریان دەکرد بۆ ناردنی چەک و تەقەمەنی ماوەیەک بوو نەهاتووە، بەڵام ئیتر لە ئەم هەفتەی پێشۆ دیسان جارێکی تر دەستکرا بە ناردنی پێویستیەکانی تەقەمەنی و چەک جارێکی تر بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئەگەر بەگشتی ئێمە بەراوردی بە تایبەتی هاوکاریەکانی چەک و تەقەمەنی بکەین لەگەڵ گەورەی شەڕەکە و درێژی هێڵی شەڕکردن ئەو توانایی کە تیرۆریستانی داعش دەستیان کەوتو بە تایبەتی لە جوباخانەکانی سوپای عێراق و سووریا بێگومان کەمترە لەوەی کە پێویست دەکا بۆ شەڕێکی گەورەی ئەوها. ئێمە چاوەڕوانی چەکی باشترین و تەقەمەنی باشترین. پێشتریانی گلەیی کراوە لەوەی کە هاوکارەکان لە ئاستی خۆیان دانین. لە قسەکانی تۆ ئەوە تێگەیشتین کە هاوکارەکان بەردەوامن بە جیاوازی یاخود بە بەراورد لەگەڵ ساڵی پار سەرەتای شەڕەکە تا ئێستا هاوکارەکان وەکو خۆیانن، ینی زیابوون کەم بوونەتەوە چ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە؟ لە ڕووی هێرشی ئاسمانی ئەتوانم بڵێم گورجە ئاسمانیەکان زیاتر بوون و پشتیوانی ئاسمانی زیاتر بووە لە جاران و ئێمە ئەتوانین ڕۆژانە ببینین کە ئەو ئامارەی کە دیاری دەکرێت بۆ گورزی وەشاندنی ئاسمانی بۆ سەربنکە و بارەکانی داعش زۆرە. بۆ مەسەلەی مەشقکردنی پێشمەرگە بەردەوامە و بە هیچ شێوەیەک نەوەساوە، بەڵام ئێمە وەکو باسمان کرد ئێمە لە یەکەمین هەنگاوی ناردنی چەک و تەقەمەنی بۆ هەرێمی کوردستان ئێمە وتمان بە بەراورد لەگەڵ ئەو توانایەی کە دەست داعش کەوتۆ لە چەک و تەقەمەنی جوبەخانەکانی سوپای عێراق کە هی پێش فڕقەی سەربازی دەستکەوتووە لەگەڵ ئەوانەی کە لە سووریەوە ئەوەی هاتووە بۆ ئێمە بە بەراورد لەگەڵ ئەو شەڕە گەورەیەوە ئەو توانایی کە داعش دەستی کەوتووە کەم بووە. ئێمە بەردەوام لەگەڵ نوێنەرانی وڵاتانی هاوپەیمان باسی ئەومان کردووە کە ئێمە پێویستیمان بە چەکی بە نەوعیەتی باشتر هەیە، پێویستیمان بە تەقەمەنی زیاتر هەیە، چونکە ئێمە ئەتوانین بڵێن تاقە هێزیەکین بە تایبەتی لەم ناوچەیە کە بە هەموو توانای خۆمان لە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر شەڕی داعش دەکەین و خوێنێکی زۆرمان بەخشیوە بۆ ڕزگاکردنی ئەو ناوچانە و تێکشکاندنی داعش لەو ناوچانە. بەڵێ ئێمە تاکید دەکەینەوە کە ناردنی چەک و تەقەمەنی لەو ماوەی دوایی چەند مانگەیە وەکو چۆن لێدوانرا دەربارەوە کەمتر نێدرا بوو، بەڵام ئێستا پرۆسەکە خەریکە دەست پێ دەکاتەوە جارێکی تر و بەڵام بەگشتی ئەگەر سەیری بکەین بەس تەنها چەک و تەقەمەنی کە هاتووە ئەتوانین بڵێن بە بەراورد لەگەڵ گەورەی شەڕەکە و توانەکان سەبارەت بە چۆنیەتی دەستکەوتنی چەک و تەقەمەنیەکان بە تایبەتی چەکەکان، ینی پێشتر بریکاری وەزیری پێشمەرگە ئاماژەی بە ڕێگەیەک دابوو بۆ دەستکەوتنی چەکەکان. بە چ جۆرێک هێزی پێشمەرگەی کوردستان چەکی دەست دەکەوێت؟ ئێمە بە ئەو
شێوازی دەستکەوتنی چەک و تەقەمەنی لە شەڕگەکان شتێکی تایبەتە و ئەوە نهێنیکی سەربازیە و ئەو پەیوەندی بە ئەمنی نیشتیمانی کوردستانەوەیە لەبەرەوەی بە هیچ شێوەیەک ئێمە باسی ئەو شتانە ناکەین بە هیچ شێوەیەک لە ڕێگەی قاچاقەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە دەستی من داوای لێبوردن دەکەم جارێکی تر بە هیچ شێوازێک تەنانەت چۆنیەتی هاتنی چەک و تەقەمەنی هاوپەیمانانیش من لە بەرنامەی تلڤیزیۆنی باس ناکەم لەبەرەوە ئەوە نهێنی سەربازیە و ئەوە پەیوەستە بە ئەمنی نیشتیمانی کوردستان نەکەی باشترە بۆ هەمومان باشترە. باشە ینی سێ ڕۆژ لەمەوە بەر سەرۆکی دەستی ئەرکانی هێزا و بەشەکانی ئەمریکا لەگەڵ بارزانی لە هەولێر کۆبووەوە دەمانێت بزانین لەو کۆبوونەوەیدا وەفدی ئەمریکی چیان بە بارزانی وت؟ سەبارەت بە جەنگ دیارە بەیاننامەیەکی ڕوون هەبوو لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە دەرچوو دەربارەی ئەو سەردانە دیارە سەرۆکی ئەرکانی نوێ یعنی نوێی ئەمریکا ئەمە یەکەمین هاتنی بووە بۆ هەرێمی کوردستان و توانم یەکەمین سەردانی بۆ ناوچەکە سەردانی چەند وڵاتێکی ئەو ناوچەیە کرد یاین ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک کرد ئەویست لە نزیکەوە ئاشنا ببێ بە ناوچەکان و بە هەمان شێواز وای گوتوتی من ئەمەویست کە 2 هەفتەیە دەست بەکار بوون ویستومە بێم لە نزیکەوە هەم ناوچەکان ببینم و هەم ئەو هێزانە ببینم کە بەشدارن لەگەڵمانە و دەورێکی کاریگەریان هەیە لە شەڕ دژ بە تیرۆریستانی داعش. دیارە باسی ئازایەتی هێزەکانی پێشمەرگەی کرد، باسی شەڕەکانی ئەم دوایەی کرد، دەستخۆشی لە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری پاراستنی هەرێمی کرد. دیارە تەکید و چەختی کردەوە کە ئەوان بەردەوام پشتیوانە بن بۆ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێم هەتا ئەو کاتەی کە بە تەواوەتی داعش لە ناو ئەبرێ و ئامادەی خۆیان دەربڕی بە هەموو شێوەیەک و بە هەموو جۆرەکانە کە هاوکاری و پشتیوانی هێزەکانی پێشمەرگە بکەن وەزیری بەرگری ئەمریکا کە پێشمەرگە پێشکەشی کردەوە با و پەیمانان دابینی بکەن. وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت ئۆپراسیۆنەکەی حەویجە بەغدا ئاگاداری نەبووە ئاگای لێ نەبووە. دەمێ بزانم لەو کۆبنەوەیدا باس کرا لەبارەی ئۆپراسیۆنەکەی حەویجە سێ لەبارەوە کرا؟ لە کۆبوونەوەی یەک سەعاتی ئەوها کە بڵێن بەشداربووان لە هەموو ئاستەکانە تێدایە بە تایبەتی ئێمە لەو کۆبوونەوەنەدا باسی وردەکاری هیچ پرۆسەیەکی سەربازی ناکرێ. پرۆسەی سەربازی دایمەن بە تایبەتی ئەم جۆرە پرۆسانەی کە ئەم دوایەدا ئەم پرۆسەی ئەم دوایدا کەکرا شێوازێکی زۆر نهێنی بەخۆ دەگرێ. کەمترین کەس ئاگایان لەو نوع پرۆسانەیە و بە ئەو کەمترین بڵێن خەڵکیش بەشداری لەو جۆرە پرۆسانەکەن لەبەرەوەی ئەمانە زۆر نهێنین چونکە تۆ وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت بە پێی زانیاری هەواڵگری دەسەڵاتی دوژمنەکەی یعنی ئەو ناوچەی حەویجە خۆ دەزانی ناو جەرگەی دوژمنی داعشە لەبەرەوەی ئەو نوع پرۆسانە باس ناکرێن لە کۆبوونەوەی گشتیدا. کاک جەبار وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت بە پێی زانیاری هەواڵگری پێشمەرگە بووە ئۆپراسیۆنەکە لە حەویجە. بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستان زۆر ڕوون بووە دەربارەی پرۆسەکە. دیارە ئەنجومەنی ئاسایش ئاگداری وردەکاری ئەو زیندانیە و ئەوانەی کە لەوێ زیندانی کراون و دیارە ئەو نەخشەیە کەدا ڕێژراوە بۆ ئەو پرۆسەیە لە نێوانی هێزێکی بڵێن دژە تیرۆری سەر بە ئەنجومەنی ئاسایش بووە لەگەڵ هێزێکی تایبەتی ئەمریکی بووە پاش بڵێن دەستکەوتنی زانیاری وردەکاری و گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆسەیان ئەنجام داوە وەکو باسم کرد زۆر بەنهێنی و لە دائیرەیەکی زۆر تەسکدا ئەو ئەنجام دراوە ئەم کارە ئەنجام دراوە. کاک جەبار قسەی زۆر دەکرێت لەبارەی ئەو هێزانەی کە بەشدار بوون لەگەڵ هێزەکانی ئەمریکادا هێزی دژە تیرۆر بەشداری کردیان هێزی تریان لەگەڵدا بوو. تاکی دەکەینەوە جارێکی تر بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایی زۆر ڕوون بوو
ئەڵێ هێزێکی دژە تیرۆر بەشداری کردووە، یعنی هێزێکی تایبەتی دژە تیرۆر بەشداری کردووە لەگەڵ هێزێکی تایبەتی ئەمریکی کە چەند هەلیکۆپتەرێکی ئەمریکیشیان لەگەڵ خۆیانە بردووە بۆ ئەو ناوچەیە. یعنی ئەو هێزە هێزێکی دژە تیرۆرە و لەگەڵ هێزێکی تایبەتی ئەمریکیە و بە هاوکاری و هەماهەنگی بڵێن ئەکا هێزەکانی هەلیکۆپتەری ئەمریکا بووە. بەڵێ پنتاگۆن بەڕوونی ناڵێت ئەو کەسانی کە دیل بوون یان زیندانی بوون کێن، تەنها دەڵێ عراقین. وەزارەتی پێشمەرگە چ زانیاریکی لایە لەبارەی ڕەگەزنامەی ئەو کەسانی کە ئازاد کراون لە زیندانەکەدا لە حەویجە؟ دیارە ئێمە لە سەرەتادا کە وا بڵاوکرایەوە کە گوایە ئەو پرۆسەیە بۆ ڕزگارکردنی کۆمەڵێکی پێشمەرگەی دیل یان پێشمەرگەی بێسەروشوێن کە چونکە پێشتر هەموو زانیارەکان وا دەهاتن کە ئەو پێشمەرگانەی بێسەروشۆنن زۆریان لە ناوچەکانی حەویجە دەست بەسەر کراون. ئێمە بێگومان زۆر خۆشحاڵ دەبووین ئەگەر ئەو پێشمەرگە ئازیزانەی ئێمە لەو پرۆسەیە ڕزگاریان بواە و بەهاتان بۆ ناو کەسوکاری خۆیان و ئەو کێشەیە کۆتای بە، ینی ئەو کێشە کوتم ئەو دڵگیرانیە کە هەیە لای کەسوکاریان و لای ئێمە کە ئێمە بەردەوام سۆراغیان دەکەین کێشەکەتەوە. بەڵام دیارە ئەوانەی کە ئازاد کراون بەپێی ئەو بەیاننامەی کە بڵاو کراوتە لە لای مەجلس سیاساییشەوە کە 69 کەسن، ئەو 69 کەسە هاوڵاتی عێراقین لە ناویاندا دیارە بۆکو دیاریان کردووە 20 لە هێزەکانی سوپای عێراقن، بەڵام تا ئێستا ناو دەربارەی کەسێتی ئەو کەسانەیە هیچ بڵاو نەکراوەتەوە، چونکە بێگومان لێکۆڵینەوەی ورد لەگەڵ ئەو جیراوانە ئاکرێ لەگەڵ ئەوانەی کە بە دیلیش گیراون، چونکە 5 کەسیش لەوانەی داعش بە دیلی گیراوە جگە لە کوژراوەکانیان. ئەو لێکۆڵینەوەش لە وەزارەتی پێشمەرگە ناکرێت، چونکە پرۆسەکە لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە ئەنجامدراوە، بێگومان هەر لە ئەنجومەنی ئاسایش ئەو لێکۆڵینەوەکرێت. ینی تا ئێستا ڕوون نییە کە پێشمەرگە بەدیلکراوەکانی لای داعش تیاندایە خودنە لەو ژمارەیە لەو 69 کەسە؟ بێگومان ئەوە تەئکید بوو کە هیچ کوردێک لەناو ئەو 69 کەسە نییە. لەلایەن دوو لایەنەوە تەئکید کرا، لایەنی ئەنجومەنی ئاسایش لە بەیاننامەکان بەڕوونی وتیان کە هیچ کوردێک لەناو ئەو 69 کەسەدا نییە. لە دوایش لە ڕوونکردنەوەی وتەبێژی پنتاگۆنیش بە هەمان شێواز ڕوونی کردەوە کە ئەمانە هاوڵاتی عێراقین کە هەندێکیان بڵێن سەربازن لە هێزەکانی عێراقدا، یعنی ئەوانش تاکیدیان کردووە کە هیچ کوردێک لە ناو ئەو 69 کەسەدا نەبووە کە ئامانجی ئۆپراسیۆنەکە ئەو بوو کە پێشمەرگە بەدیلگیراوەکان کەمە بووەوە کە ئەوانە ئەو پێشمەرگانە بوون. بەڵام گرنگ ئەوەیە پرۆسەکە بەسەرکەوتووی ئەنجامدرا، ئەوانە شەر بەڵام پرۆسەکە وەکو خۆت ئاماژەت پێدا ئەگەر ئازاد نەکرابان دەکوژران، یعنی لە ڕووی ئینسانیەوە ئەوە کارێکی گەورەیە. وا تێگەیشتین لە قسەکانت کە پرۆسەکە ئامانجی ئەوە بووە کە پێشمەرگە بەدیلگیراوەکان ڕزگار بکات. بێگومان ئەگەر یەکێک لە ئامانجەکانی ئەو پرۆسە گەورەیە کە ئەنجام درراوە ڕزگارکردنی ئەو پێشمەرگە بێسەر و شوێنانن یان ئەو دیلانن کە ئێستا لای تیرۆریستانی داعشن، کە ئێمە بەپێی ئەو ئامارەی لامانە ئەوەی کە بێسەر و شوێنە ئێستا 62 کەسمان لە هێزەکانی پێشمەرگە تا ئێستا بێسەر و شوێنن. کەواتە ئەو زانیاریانەی کە پنتاگۆن ئاماژەی پێداون کە لە ڕێگەی پێشمەرگەوە بۆوان گەشتووە، ینی سەرچاوی زانێرەکان بۆ هێزەکانی پێشمەرگە بە هەڵە گەیشتبوون بۆی کە لە ئێستادا زیندانی کوردیان تێ نەبووە. ئەو وردەکاریە من بەڕاستی ئاگام لێ نییە، چونکە من لە زمنی دەستگا هەواڵگیریەکان کار ناکەم، لەبەرەوەی ئەنجومەنی ئاسایش خۆی بڵێن موسسەیەکی گەورەیە، دەستگایەکە هەموو دەستگاکانی هەواڵگیری هەرێمی کوردستان
لەو مواسسەدا ئیش دەکەن چه هەواڵگیری پێشمەرگە و چ دەستگاکانی تری زانیاری و پاراستن و دەستگاکانی ترە یعنی ئەو وەڵامی ئەو پرسیارە لای من نییە چونکە وردەکاری من لێبوردنەکەم هەر لەبارەی حەویجەوە تا چەند ئەم ئۆپراسیۆنە تا چەند ئاماژەیەکە بۆ بەشداریکردنی پێشمەرگە لە کۆنتڕۆلکردنەوەی حەویجە هەرچەندە پێشتر ینی وتراکە هێزی پێشمەرگە بەشدار نابێت. ئێمە ئێستش تەئکید دەکەینەوە هیچ دانیشتنێکی تایبەتمان نییە لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق یان لەگەڵ لایەنی هاوپەیمانان بۆ ئەوەیە پرۆسەیەکی سەربازی هاوبەشمان هەبێ بۆ ڕزگاکردنی ناوچەکانی حەویجە و ناوچەکانی تری کە سەر بە وەزارەتی پێشمەرگە دەیەوێت بەشدار بێت لە حەویجە یعنی نیمانە تا ئێستا ڕاستەکەت پێ بڵێم ئێستا تا ئێستا هیچ گفتوگۆمان لەسەر پرۆسەیەکی سەربازی هاوبەش نەکردووە نازانم لە ئایندەدا ئەگەر دانیشتن بکرێ و باس و گفتوگۆ لەسەر پلانێکی هاوبەشی وا بکرێ ئێمە کە بەشدار بوونی پێشمەرگەی بەدیلگیرا و بێگومان ئێمە شەریکێکی بەهێزی لە شەڕدژی داعش لەبەرەوەی پێشمەرگەی بەدیلگیرا و لە حەویجەوا دەکات کە پێشمەرگە بەشدار بێت لەسەر پلانەکە بێگومان بەشدار بەڵام تا ئێستا بڕیارێکی لەو جۆرە نییە. بەڵێ بوونی پێشمەرگەی بەدیلگیرا و لە حەویجەوا دەکات کە هێزی پێشمەرگە بەشدار بێت ئەنی پرسیارەکە بۆ شێوە بکەین هێزی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە دەیەوێت بەشدار بێت لە حەویجە لە کۆنتڕۆلکردنەوەی حەویجە؟ هیچ گفتوگۆیەک هیچ فەرمانێک هیچ بڕیارێک تا ئێستا لە وەزارەتی پێشمەرگە نییە بۆ بەشدارکردن لە پرۆسەیەکی دیاریکراوە بۆ ڕزگاکردنی حەویجە. کاک جەوار پرسیارەکەم ئەوە نییە کە فەرمان هەیە نییە پرسیارەکەم ئەوەیە کە دەبێت پێشتر پلانی بۆ داڕێژرێ دەبێت گفتوگۆ لەسەر پلانەکە بکرێ دەبێت ئامادەسازی بۆ ئەو پلانە بکرێ ئێمە هێشتا نە بڕیار دراوە نەداوا کراوە نەگفتوگۆ لەسەر ئەو پلانە کراوە کە پلانێکی هاوبەش هەبێت. جەنابەت وتەبێژی فەرماندەی هێزەکانی پاراستنی هەرێمی پێت باشە وەزارەتی پێشمەرگە بڕیارێک دەربکات بەوەی کە پێشمەرگە بەشدار بێت لەبەر ئەوەی پێشمەرگەی بەدیلگیراو هەیە ئێستا لە حەویجە. ئێمە تەئکید دەکەمەوە وەکو جارێکی تر ئێمە بەشێکین لە هاوپەیمانیتێکی نێونەتەوەیی بۆ شەڕدژی داعش وەکو هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری هەرێم کە فەرمانمان بۆ بێت بۆ بەشداریکردن لە هەر پرۆسێکی سەربازی بۆ شەڕدژی داعش لە هەر ناوچەیەک بێ ئێمە ئامادەین بۆ بەشداریکردن لەو پرۆسەیە. باشە کاک جەبار لە ئێستادا چەند پێشمەرگە بەدیلگیراون لەلایەن داعشەوە؟ ژمارەکەم پێشتر بۆ ڕوون کردیتەوە ئێمە ئێستا 62 پێشمەرگەمان بێسەر و شوێنە لە هەموو ناوچەکان بۆم باس کردی پێش ژمارەکەم پێگوتێ لە هەموو ناوچەکان بەڵێ قوربان ئێمە بە پێی ئەو ئامارەی لە وەزارەتی پێشمەرگە هەیە ئێمە 62 بێسەر و شوێنمان هەیە. چەندیان لە حەویجەن یاخود لە ناوچەکانی نزیک لە حەویجە بەدیلگیراون؟ من لە هیچ دەستگایەکی هەواڵگری ئیش ناکەم کە بزانم لە حەویجەن یان لە شۆنێکی ترن. پرسیارەکەم ئەوەیە بۆ نمونەگەر بڵێن لە پارێزگای تەنانەت ئەگەر دەستگایەکی هەواڵگریش بزانێ نابێ ئەو زانیاریە لە هۆکارێکی ڕاگەیاندن بڵاو بکرێتەوە چونکە ئەوە زەرەر لە ئاسایشی نیشتیمانی و لە ژیانی ئەو هەندێک ژمارە پێشتر دەخرایە ڕوو لەلایەن خودی داعشەوە کە لە مەحوەرەکانی کەرکووک چەند پێشمەرگە یەکەم جارێکی تر داوای پرسیارم لێ نەکە دەربارەی مەسەلەیەکی سەربازی لەبەرەوەی ئەگە تا بەیانی پرسیارم لێ دەکەی چونکە من مولزەمم بەوەی وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستانە وەکو کەسێکی خاوەن پلەیەکی باڵا لە وەزارەتی پێشمەرگە بە هیچ شێوازێک ئەگەر چەقۆ لەسەر ملیشم بێ زانیاریکی سەربازی بڵاو ناکەمەوە لەوە کارێکی ڕاگەیاندن. دەمانەوێت بزانین ئاماری شەهیدان و بریندارانی پێشمەرگە چەندن لە ئێستادا؟
ئێمە هەموو جارێک ینی ئامارەکان کۆکەینەوە لە وەزارەتی پێشمەرگە و بین ئەو ئامارانە بڵاوەکەینەوە. دوایەمین ئامارمان ئێمە 1258 شەهیدمان هەیە، 7301 بریندارمان هەیە، 62 بێسەر و شوێنمان هەیە. بەڵێ سەبارەت بە دوورخستنەوەی وەزیری پێشمەرگە دەمانەوێت بزانین ئایا کاریگەری دروست کردووە لەسەر کاروباری وەزارەتەکە؟ بێگومان لە هەموو وەزارەتێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیر بە پێی یاسا باڵاترین دەسەڵاتە لە وەزارەتەکە، یعنی بە پێی ئەو یاسایی لە وەزارەتەکان هەیە وەزیر دەسەڵاتی یەکەمە و لێپرسراوی یەکەمە بەرامبەر هەموو کاروبارەکانی ئەو وەزارەتەی کە ئەو بەڕێوە ئەبا. لەبەرەوە بێگومان یعنی کە وەزیر لە وەزارەت نەبێ بێگومان کاریگەری ئەبێت لەسەر بەڕێوەچوونی ئیشەکان، چونکە زۆربەی فەرمانەکانی وەزاری هیچ کەس دەسەڵاتی نییە بە پێی یاسا و بە پێی پەیڕەوی ناوخۆی وەزارەتەکان بۆ ئیمزاکردنی هیچ فەرمانێک ئللا ئەبێ بە ئیمزای وەزیر بێ. ینی لە ئێستادا و تەنانەت ئەبێ ئەو ئیمزایانە ئیمزایی حەقیقی بێ نەوەکو ئیمزای مۆر بێت. ئێستا کەس نییە کە دەسەڵاتەکانی وەزیر بەکاربهێنێ؟ ئێستا تا ئەم دەقێ لە ناو وەزارەتی پێشمەرگە بە پێی یاسا و بە پێی پەیڕەوی ناوخۆی پەسەندکەرای وەزارەتی پێشمەرگە کەس ناتوانێ لە جیاتی وەزیر هیچ فەرمانێکی وەزاری و ئیمزا بکە و تا ئێستاش هیچ فەرمانێک نهاتووە کە بە وەکالەتیش ئەو دەسەڵاتە بدەنە بە ڕێزێکی تر کە ئەو کاروبارانە جێبەجێ بکرێ، نەوەکو لە وەزارەتی پێشمەرگە، بەڵکو وەکو من ئاگادارم لە هیچ لە وەزارەتانەی کە ئێستا بێوەزیرن. جەناب دەڵی کاریگەری هەبووە لەسەر کاروباری وەزارەتی پێشمەرگە، ئەگەر ڕوونی کەیتەوە چۆن کاریگەری هەبووە؟ وەکو بۆم ڕوون کردیتەوە بە پێی یاسای وەزارەتی پێشمەرگە و هەموو وەزارەتەکانی تر لە حکوومەتی هەرێم بە پێی پێڕەوی ناوخۆی پەسەندکراو لە وەزارەتی پێشمەرگە وەزیر باڵاترین دەسەڵاتە لە وەزارەت، یعنی دوایەمین بڕیار ئەگەڕێتەوە بۆ وەزیر، یعنی وەزیر فەرمانی وەزاری ئیمزاکە، فەرمانی وەزاری گواستنەوە، فەرمانی وەزاری ئاڵوگۆڕ لە پایەکان، فەرمانی وەزاری بۆ سەرفکردنی پارە، فەرمانی وەزاری بۆ فەرکردنی ئازوقە، فەرمانی وەزاری بۆ گرێبەست، فەرمانی وەزاری بۆ ناردنی پێویستی بۆ یەکەکان، ئەوە هەمووی ئەبێ بە فەرمانی وەزاری بێ. لەبەرەوە بێگومان ئەگەر وەزیر نەبێ ئەوانە ئەبێتە گرفتێک بۆ جێبەجێکردنی ئەو کارانە. بەڵام ئێمە بەگشتی هەموو وەزارەتێک موسسەیەکە، ئەو موسسەیە کۆمەڵێکی پایەی تری هەیە، پایەکانی تر پەکیان ناکەوێ. یعنی ئێستا من وەکو ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە من ئیشەکانی ئەو دام و دەستگایانەی کە من سەرپەرشتیانەکەم کە زیاتر لە 9 بەڕێوەبەرایەتی گشتین پەکیان ناکەوێ، یعنی ڕۆژانە ئیش و کارەکانی خۆمەکەم، بەڵام ئیشە سەرەکیەکان پەکیان دەکەوێ. باشە ئیشە سەرەکیەکان وایان کردووە کە کاریگەری هەبێ لەسەر بەرەکانی جەنگ؟ تا ئێستا ئەتوانم بڵێم نا، لەبەرەوەیە ئەوەی کە پەیوەندی بە موچەوە هەیە، موچە مانگی پێشوو سەرف کراوە، چاوەڕێی خشتەی نوێی موچەین، چونکە تەنانەت موچەش دەبێ بڵێن ئیمزای لستی موچەشە بێ بە ئیمزای وەزیر بێ. پێویستەکانی بەرەکانی شار لە ئازوقە و لە سوتەمەنی و لە خواردن و لەوانەیە کە پێویستن زۆربەی ئەوانە مانگانە ئەدرێن، یعنی لەو کاتانەی سەری مانگە یان کاتێکی دیاریکرا و سەرفەکرێن و پێشتر ئەو پێویستیانە نێردراون. سێهەم بەخۆی بەگشتی ئێمە لە ڕووی داراییەوە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییە، لەبەرەوەیە یعنی سەرفکردنی پارە بە شێوازێکی زۆر نییە لە ناو وەزارەتەکان بەگشتی بە وەزارەتی پێشمەرگەوە. لەبەرەوەیە ئەتوانم بڵێم
هەتاکو ئێستا ئێمە ئەو پایانەی تری وەزارەت وەکو ئەمیندارەتی گشتی وەکو بریکار وەکو سەرۆکایەتی ئەرکان بە هەردوو باڵەکەی میرە و ئۆپەراسیۆنەکان وەکو یەکەکانی تری ناو وەزارەت دام و دەستگاکان و وەکو لیواکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە یان ئەو هێزانەی هەفتا و هەشتا ئەوان تا ئێستا ئیشوکارەکان بەو شێوازەی کە ڕۆژانە بەڕێوە چووە بەڵام وەکو باسم کرد ئەگەر ئەم نەبوونی وەزیر ماوەیەکی زۆر بخایانی بێگومان گرفت لە ئایندەدا دروست دەبێت. بەڵێ کاک جەبار وەزیری پێشمەرگە ئەم پۆستە پشکی بزوتنەوەی گۆڕان بوو ئەو بزوتنەوەی دەڵێت لەگەڵ دوورخستنەوەی وەزیرەکەیان ئەفسەر و پێشمەرگە کە سەر بە بزوتنەوەی گۆڕان بوون یاخود لایەنگری بزوتنەوەی گۆڕان بوون دوور خراونەتەوە ئەوانیش قسەی ئێوە چیە لەسەر ئەوە لەسەر دروستی ئەو هەواڵانەی بزوتنەوەی گۆڕان ئەو زانیارانی ئەوان لە یەکەمین ڕۆژەوە کە ئەو هەواڵە لە هەندی کەناڵی ڕاگەیاندن بڵاو کرایەوە و ئێمە پەیوەندیشمان پێوە کرا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لەلایەن لیژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستانەوە ئێمە وەڵاممان ئەوە بووە هیچ فەرمانێکی فەرمی لە وەزارەتی پێشمەرگە نییە بۆ دوورخستنەوەی هیچ ئەفسەرێک هیچ پلەدارێک هیچ پێشمەرگەیەک لە هیچ یەکەیەکی وەزارەتی پێشمەرگە بە پێی ئینتیمای حزبی یان لایەنگیری حزبی و ئێمە بە هەموو هۆکارەکانشمان گوتووە هەر کەسێک بەو هۆکارە دەوامی بەجێهێشتووە با بگەڕێتەوە بۆ دەوام و هەر کەسێک کە گرفتی بۆ دروست کراوە بەهۆی ئەو کێشەوە با بێتە نووسنگەی بریکار نووسنگەی ئەمیندار فەرمانگەی یاسایی ئێمە کێشەکەی بۆ چارەسەراکەین هیچ فەرمانێک پرسیارەکە ئەو نییە کە فەرمان هەیە هیچ ئەفسەرەکە کەس دوور خراوەتەوە کەس دوور خراوەتەوە لە ناو هێزەکانی پێشمەرگە پلەدار بێ یان پێشمەرگە بێت ئێستش پێت ئەڵێم هیچ کەسێک ناتۆ بۆ وەزارەتی پێشمەرگە شکایەت بکە بڵێ من ئیزن دراوم ئەوەی کە میدیاکان بڵاویان دەکردەوە لێدوانی دەدا هەر کەسێک فەرمانی پێدراوە یەکەکەی بەجێشتەوە با بێت مراجعەتمان بکە بۆی بینێرین بۆ سەر یەکەکەی خۆی. بەڵێ کاک جەبار ئاماژت بە موچە و پێداویستی پێشمەرگەدا چەند ڕۆژێکە ماوەیەکی زۆریشە بەشێک لە پێشمەرگە و فەرماندەکانی پێشمەرگە ڕۆژانە پەیوەندی بێنارتیەوە دەکەن دەڵێن دەرماڵی خواردنیان بۆ سەرف ناکرێت لە ئێستادا وەڵامی ئێوە چییە بۆ ئەو گازندەی ئەوان؟ دیارە ئێمە لە وەزارەتی پێشمەرگە وەکو وەزارەتەکانی تر نین ئێمە جگەل لە موچە چەند بابەتێکی تری سەرفمانەیە ئێمە لەبەرەوەی هێزی سەربازیمانەیە هێزی سەربازی لە بنکە و بارەگای تایبەتی خۆی هەیە ئێمە جگەل لەو موچەیە کە ئەدرێت بە ئەفسەران و پلەدارانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەبێت بۆ یەکەکانمان ئازوقە دابینکەین ئەبێ سوتەمەنی دابینکەین ئەبێ کەلوپەل دابینکەین ئەبێ سەنگەرسازیان بۆ بڵێن چاکەین ئەبێت ئێمە هەرچی ئەو پێویستیانەی کە هەیە لە بارەگاکانە ئێمە دابینکەین بۆ هێزەکانی پێشمەرگە یعنی بابی سەرفی ئێمە وەکو وەزارەتەکانی تر نییە بەس موچە بێ بەڵکو بابی سەرفی ئێمە کۆمەڵێکی بابی تریتیایە وەکو ئازوقات جلوبەرگ پێویستی ئامێری سەربازی چەک و تەقەمەنی ئەمانە هەمووی ئەبێت سرف بکرێ بۆ هێزەکانی پێشمەرگە بێگومان قەیرانی ئابووری چۆن تەسیری لە موچەی کردووە بە هەمان شێواش تەسیری لەو بابانەی کردووە. لەبارەی چارەسەرکردنی بریندارانی هێزەکانی پێشمەرگە کە ئاماژەت بە 7310 برینداردا چیان بۆ کراوە ئەوان؟ ئەو بریندارانی کە برینەکانیان سووکە لە خەسخانەکانی سەر بە وەزارەتی تەندروستی و لە دەستگای تەندروستی پێشمەرگەی سەر بەهێزەکانی هەفتا کە ئەو نزیکەی زیاتر لە 9 خەسخانەی هەیە جگەل لەوەش لە خەسخانە ئەهلیەکانی بڵێن تایبەتەکانی کوردستان ئەوانە هەمویان بڵێن چارەسەریان بۆ کراوە ئەوەی کە برینەکانیشان قورسە و نەکراوە لە هەرێمی کوردستان چارەسەری بۆ بکرێ ئەوە ڕەوانە کراوە بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ ئەوروپاش بریندارمان هەیە ڕەوان کراوە بۆ عەمان بریندارمان هەیە ڕەوان کراوە بۆ تورکیا
بریندارمان هەیە ڕەوان کراوە بۆ ئێران، بریندارمان هەیە ڕەوان کراوە بۆ فەڕەنسا، بۆ ئەڵمانیا، بۆ هند، بۆ قوبڕۆس، بۆ یۆنان، بۆ ئەو وڵاتانە و ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە هەموو مەسرەفەکانمان لە ئەستۆ گرتووە. بەڵێ کاک جەبار، ئۆباما بڕیارێکی دەرکردووە بەوەی کە برێت مەکۆرک لە جێی جۆن ئالەن وەکو ڕێخەری هاوپەیمانەتی دژ بە داعش دابنرێت لە عێراقدا. چ قسەیەکتان هەیە لەسەر ئەمە؟ پێتان وایە لە ئەرزی واقعدا چ گۆڕانکاریەک دروست دەکات بە تایبەتی لە پاش ئۆپراسیۆنەکەی هاویجە؟ ئەوە پەیوەندی بە سیاسەتی گشتی ئەمریکاوە هەیە. هەم جۆن ئەلەن هەم جۆن مەکۆرک هەردووکیان شارەزاییکی زۆریان هەبوو لەسەر عێراق و هەردووکشیان بەردەوام بوونە بۆ هاموشۆکردن بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکە بەگشتی نەوەکو بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوەیە ئەو بابەتە بابەتێکی تایبەتمەندە بە سیاسەتی گشتی ئەمریکاوە. خۆی بەرژەوەندی خۆی ئەزانێت چۆن ئاڵوگۆڕ بە لێپرسراوەکانی خۆی بکا و هیچ پەیوەندیکی بە ئێمە نییە. گرنگ ئەوەیە هاوپەیمانەتی نێونەتەوەی ماوە، گرنگ ئەوەیە تەکید کراوەتەوە لەسەر ئەوەیە کە ئەم هاوپەیمانەتیە دەمێنی هەتاکو کۆتایی بە داعش دێنێ. گرنگ ئەوەیە ئەوان هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەش بە شەریکێک یعنی بە هاوبەشێکی بەهێزدا دەنێن بۆ شەڕ دژی داعش و ئەوان هاوکاریەکان بەردەوام دەبێت بۆ ئێمە پەیوەندیمان بە ئاڵوگۆڕ لە لێپرسراوانی ئەمریکیەوە نییە. چه پێشهاتێکی نوێ هەیە سەبارەت بە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ؟ دیارە مەسەلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ زۆر قسە و باسی لەسەر کراوە. ئێمە لە یەکەمین هەنگاوە کە باسی ئەو پرۆسەیە کراوە چەند جارێک وەفدی وەزارەی بەرگری عێراق هاتوونەتە هەرێمی کوردستان. ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە چوونەتە بەغا گفتوگۆمان لەسەر ئەو بابەتە کردووە. دوایی سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز دکتۆر عەبادی هات هەرێمی کوردستان و لە کاتی خۆیدا لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی لەو کاتەدا کۆبوونەوەیەکی ئەنجامدا و باسی ئەو بابەتەیان کرد لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی باسییان کرد کە هەرێمی کوردستان بەشدار ئەبێت لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ. ئێستش هەمان قسە ئەکرێ. ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشدار ئەبین لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ، پاش ئەوەی مناقەشەی پلانەکە ئەکەین، پاش ئەوەی بزانین ئێمە ڕۆڵمان چی ئەبێت لەو پرۆسەیە. دووەم دەبێت بزانین ئایندەی مووسڵ چی بەسەرات دێت، چێ دوای ئەوە مەلەفی ئاسایشی مووسڵ لە ئەستۆ ئەگرێ و ئەو هێزانەی مووسڵ کە بەشدارن لەگەڵ هێزەکانی عێراق. ئێمە وەکو هەرێمی کوردستان ئامادەین، بەڵام هێشتا هێزەکانی سوپای عێراق هێشتا لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ و سەلاحەددینن. ئەوان هێشتا ئامادە نین. ڕزگارکردنی مووسڵ بەرژەوەندی هەموو لایەنەکانی تێدایە، عێراق و ئێمە، چونکە مووسڵ دڵی داعشە. ئەگەر ئێمە مووسڵمان ڕزگار کرد یعنی کۆتایی بە داعش ئێنین لە عێراقدا، ئەو کاتە ئاسایشش بۆ هەرێمی کوردستان و بۆ گشت ناوچەکە ئەگەڕێتەوە و ئەبێتە مایەی دەرکردنی داعش بە یەکجارەکی لە عێراق. لەبەرەوەیە تەئکید دەکەینەوە وەکو هەرێمی کوردستان ئامادەیە بۆ بەشداریکردن لەو پرۆسەیە، بەڵام هێشتا سوپای دەوڵەتی فیدراڵی عێراق هێشتا لە پرۆسەکانی ڕوومادی و سەلاحەددین تەواو نەبووە و هێشتا ئامادە بۆ گفتوگۆ لەسەر پلانەکە و دەست پێکردنی ئەو پرۆسەیە. بەڵێ هەرچەندە لەگەڵ جەنابەتدا ئەنی کاتمان تەواو بوو، بەڵام ئێستا پەیوەندی دەکرێت بێناڕتیەوە لەبارەی ئەو بڕیارەی کە تایبەت بوون بە پێشمەرگە تاقانەکان هەروەها ئەوەی کە دوو برای یان سێ برای پێشمەرگە پێکەوە نەبن لە بەرەیەکی جەنگدا، بەڵام دەوترێت ئەمە دووبارە بۆتەوە. پێشتر ئێنارتی راپۆرتی هەبووە کە حاڵەتی وا دووبارە بۆتەوە. بۆ ئەم بڕیارانە جێبەجێ ناکرێن وەکو خۆیان؟ دەیان جار ئێمە لە ڕێ هۆکارەکانی ڕاگەیاندنەوە بە نووسراوی ڕسمیشمان ناردۆ بۆ یەکەکان وتومانە تاقانە لەگەڵ دووبرا و سێبرا ئەگەر لە بەرەکانی پێشەوە بێ ئەتوانن بێن بە داواکاری فەرمی بۆ وەزارەتی پێشمەرگە داوامان لێ بکەن ئەیانگوێزینەوە بۆ بارگاکانی دواوە و نایڵین لە پێشەوە بێ. بەڵام زۆر جار هەیە لە ڕووی نەفسیەوە
ئەو پێشمەرگە بە ڕێزانە خۆیان پیان خۆشە کوڕ لەگەڵ باوکی بێ برا لەگەڵ برای بێ ئامۆزا لەگەڵ ئامۆزای بێ کێشەکە ئەوەیە ئێستش دووبارە یەکەینەوە ئەگەر هەر دوو برایان سێ برا بەیەکەوە بوون لە پێشەوە بابێن داواکاریەک پێشکەشکەین و ئێمە ئەیانگوێزینەوە بۆ بنکەوبارەکانی دواوە ئەگەر تاقانە هەیە لە بەرەکانی پێشەوە بابێت داوامان لێ بکە و ئێمە دەست بەجێ ئەیگوێزینەوە بۆ بارگاکانی دواوە. زۆر سپاس دەکەین سپاس بۆ جەباریاوەر ئەمینداری وەزارەتی پێشمەرگە و وتەبێژی فەرماندەی هێزەکانی پاراستنی هەرێم. بەڕێزان لە هەرێمی کوردستانەوە دەچینە واشنگتن سەرکەوت شەمسەدین بەرپرسی ئۆفیسی ناڕتی لە واشنگتن لەگەڵماندایە سڵاو دێ بە سەرکەوت نزیکەی 3 کاتژمێر بەر لە ئێستا پنتاگۆن کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی هەبوو لەبارەی پرۆسەکەی حەویجەوە چ شتێکی نوێ باس کرا.